هاوڵاتیانمان گەڕێژن بەڵام بێدەنگی هەیە هەڵوێستەکان داشەید خوێنی ڕێژێ ئەو سەرکردەیە نووسەر بوو ڕۆژنامە نووس بوو سەرکردە بوو پێشڕەوی گەڵ و وڵات بوو تەنها لە دوای شەید بوونەکەی جلەکانیان هەڵتەکان تاکە دۆلارێک دینارێک لە جرفانیدا نەبوو تەنها هەموو ژیانی خۆی خزمەتکردنی گەل و نیشتیمان بوو نە مناڵی هەبوو نە ژنی هەبوو نە خانووی هەبوو نە ڤێلای هەبوو نە ئەندام پەرلەمان بوو نە سەرۆکی حکومەت بوو گەورەترین بڕوانامەشی هەبوو لە وڵاتەکەماندا وڵات پارێزێکی پاک مرۆڤێکی خاوێن مرۆڤێک کە بە مانای کەلیمە بەڕاستی ئینسانێکی نیشتیمان پەروەر بوو بەڵام زۆر بەداخەوە دەستەی غەدر و خیانەت وای لێکرد کە لە لۆفەکانی کورتەک فڕۆکەیەکی تورکی داگیرکەری شۆڤینی ژیانی ئەو وڵات پارێزە کۆتایی پێبێنێ بەڵام بڕوا بکەن لە دوای شەید بوونی بە هەزاران هەزار دیار توانیویانە بگەنە بناری قەندیل و درێژە بە خەباتەکەی بدەن دڵنیابن شەید نابرن شەید سەردەکەون مێژوو زۆر دووبارە دەبێتەوە زۆر ماندید لەو خائینانە کە دەستنە زبڵدانی مێژوو نەسرەوتن تا سەرکەوتن بژی سەرۆگاپۆ شەهیدان نامرن هەڤاڵ دیار غەریبیش وەک یەکێک لەو پێشەنگە دیارانەی شۆڕشی ئازادیمان لە ماوەی 25 ساڵ لە تێکۆشانی نەفساوەی خۆیدا بە باوەڕی و ئیرادەیەکی مەزنەوە بەڕەنج و فیداکاریەکی بێ سنوورەوە بووە پێشەنگی هەڵمەتبەر و شۆڕژگێرێکی ڕۆشنگەری ڕێگای ئازادی دیارغەریب محەممەد ناسراو بە هەڤاڵ هەڵمەت لە ساڵی 1970 لە گوندی سێوسێنانی قەرەداخ لە خێزانێکی وڵات پارێز و دڵسۆز و خاک بەگەل دڵسۆزی خاک و گەل لەدایک بوو خوێندنی سەرەتایی و ناوەندی لە گوندەکەی و ئامادەیشی لە سلێمانی تەواو کرد لە ساڵی 95 بۆ 96 بەشی فیزیای لە کۆلێژی زانستەکانی زانکۆی سەلاحەددین تەواو کردووە هێشتا لە زانکۆ بوو کە بە بزوتنەوەی ئازادی فکر و ڕێبەر ئاپۆ ئاشنا دەبێ لە میانەی خوێندنەوەی بەردەوامی ئەدەبیاتی فکر و سیاسی ڕێبەر ئاپۆ و پەکەکە گفتوگۆی گەرمی لەگەڵ هاوڕێیان و هەڤاڵانیدا تا دەهات لێگەڕینە ئازادی خوازیەکانی خۆی دەگەیاندا ئەنجامی سەرکەوتن بەبەر لە ساڵی 95 دا ئاستی باوەڕی و بریارداری خۆی گەیاندە پەیوەستبوونی شۆڕژگێڕانەی مەزن و بۆ ناوڕیزەکانی ڕێخستنی پەکەکە هەڤاڵ دیار غەریب سەرەتاوە گەنجێکی خوێندەوانی هۆشیار و بەشدار لە کۆنفرانسی دامەزراندنی یەکێتی خوێندکاران دەکا و لەگەڵ هەڤاڵانی وڵات پارێزی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی دەبینێ لە هۆشیارکردنەوە بە ڕێخستنی گەنجان و لاوانی باشوور هەروەها نووسەرێک و چالاکێکی ئەو کاتەی گۆڤاری ڕۆژ بوو هەڤاڵ دیار لە ساڵی 97 بۆ 98 دەچێتە گۆڕەپانی سەرۆکایەتی و بە دیداری ڕێپەرە ئاپۆشاد دەبێت لەو گۆڕەپانەدا هەڤاڵ هەڵمەت بە جۆش و خرۆشێکی شۆڕژگێڕانە و بەشداری لە خولەکانی پەروەردەی سەرۆکایەتی دەبێ و بەشیکردنەوە هەڵسەنگاندنەکانی سەرنجی ڕێبەر ئاپۆ و هەڤاڵانی بۆ لای خۆی ڕادەچێشێ دەبێتە ئومێدێکی مەزنی ڕێبەر ئاپۆ و هەڤاڵەکانی هەڤاڵی سەرکردە هەڤاڵ هەڵمەت لە ساڵی 2000 وەک کادرێکی پێشەنجی گەل لە کار و خەباتی یەکێتی نەتەوەییدا دەبینێ و هەوڵێکی زۆری بۆ یەکێتی نەتەوەی دموکراتی کوردستان و پەروەردەکردن و ڕێخستنی چین و توێژەکانی گەل دەدا لە ساڵی 2000دا لە کاتی پەلاماردانی کەمپی پەروەردەی خەرەداخ لەلایەن چەکدارانی دەسەڵاتی کوردیەوە وەک کەسێکی خاوەن بڕیار و ئیرادە خەتی بەرخۆدانوانی هەڵدەبژێرێ و هەوڵی زۆریش دەدات تا هەڤاڵانی لەو شەڕەت دەستە و یەخە و داسە پێنراوەدا بپارێزێ و بە دووریان بگرێت هەڤاڵ دیار لە ساڵی 2000 بۆ 2001 وەک کادرێکی پەروەردکار و بەڕێوەبەر لە خوێندنگا پەروەردەیەکانی شەڕوانانی نوێدا پەروەردەی فکری و سیاسی و ئەخلاقی و شۆڕژگێڕی بە شەڕوانانی نوێ دەدا ساڵی 2002 لەگەڵ هەڤاڵڤیان و دەستەیەک لە هەڤاڵانیدا ئامادەکاری بۆ یەکەمین کۆنگرەی دامەزرانی پارتی چارەسەری دموکراتی کوردستان دەکا و لە بەهاری 2002دا پارتی چارەسەری دادەمەزرێ هەڤاڵ هەڵمەت وەک ئەندامی ئەنجومەن و ئەندامی دەستەی کارگێڕی لە چوارچێوەی هەڵمەتی شۆڕژگێڕانەی بناری قەندیل و ناوچەکانی تری باشوور برەو بەکار و خەبات و پەروەردەی و ڕێخستنی لەناو خەڵکە وڵات پارێز و دەدات لەگەڵ گۆرانکاریە سیاسیەکانی گۆڕەپانی باشوور و عێراق و هەڤاڵ هەڵمەت وەک سەرکردەیەکی خاچی و هۆشمەند و بیرتیش ڕۆڵێکی مەزنی لەبەرەو پێشبردننی خەباتی پارتی چارەسەری بینی و
وەک خۆشەویستی نێو هەڤاڵان و گەلەکەی نمونەی باڵایی شۆڕژگەرەتی نیشاندا و لە بەرامبەر خەتی تەسفێگەرێتی و خیانەتکاریدا خاوەن هەڵوێستێکی بە بڕیار و ئاپۆیەکی شێلگیر بوو. لە نێوان ساڵانی 2014 تا ڕۆژی شەهید بوونی لە چوارچێوەی سیستەمی کۆما جڤاکێن کوردستان کەجەکەدا گەلێک ئەرک و بەرپرسیارەتی ڕێخستنی لە ئەستۆ گرتووە. هەڤاڵ دیار ئەندامی مەجلیسی پەکەکە و ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی گشتی کەجەکە بوو. لە ماوەی تێکۆشانیدا بە چڕ و پڕی لە هەوڵی بەجێهێنانی ئەرکە شۆڕژگەڕیەکانی بوو بێ ئەوەی هیچ کۆسپوتەگەرەیەک بناسێ بە ڕوحی چارەسەری و هێزی بورەبەخشیەوە تێدەکۆشە. لە ئەکادمیەکانی کەجەکەدا چەندین وانەی پێشکەش بە کادیران کردووە. هەڤاڵ هەڵمەت لە بەرامبەر تێکۆشانی ئازادی ژندا هەم بەڕێزداری و هەمیش بەڕێ بە پێوانەکانی کەسێتی ئازاد کەسێتی و ژیانی خەباتی خۆی پێش دەخست. هەڤاڵ هەڵمەت هاوکات لەگەڵ ڕاپەڕاندنی ئەرکە ڕێخستنی و سیاسیەکانیدا وەک ڕۆژنامەوانێکی بوێر و زرنگ لە چەندین گۆڤار و ڕۆژنامەی بزوتنەوەی ئازادیدا وتار و لێکۆڵینەوەی نووسیوە. هەروەها چەندین کتێبی ناوازەی سەبارەت بە مێژووی کوردستان و ئاین و گەنجان و خۆبەڕێوەبەری دموکراتی نووسیوە و بە چاپی گەیاندووە. هەڤاڵی سەرکردا هاوکات لەگەڵ بەجێهێنانی ئەرکەکانی کۆنسەی سەرۆکایەتیدا بەردەوام خەبات و تێکۆشانی باشووریشی بەسەرەکیترین ئەرکەکانی خۆی زانیوە. لە بەرامبەر خەتی بەکرێ گیراوێتی و دەسەڵات خوازدا هەمیشە پێشەنگایەتی بۆ بەرخۆدانێکی نەتەوەی و دموکراتی دەکرد. کەسێتی هەڤاڵ هەڵمەت خوێندنگەیەکی مەزنی شۆڕژگێڕیە بۆ هەڤاڵانی و گەلەکەمان و پێویست دەکات هەڤاڵانی و گەلەکەی لە باشوور و تەواوی کوردستان داوانەی شۆڕژگێڕی و هۆشمەندی لێوە فێر بن. لە ماوەی 25 ساڵی شۆڕژگێڕیەتی هەڤاڵ هەڵمەتدا هەمیشە بە باوەڕی و بڕیارداریەکی مەزنەوە بە هیوا و ئیرادەیەکی پۆڵاینەوە لە نێو جۆش و خرۆشی تێکۆشاندا بووە. نمونەی سەرکردەی شۆڕژگێڕی گەل بووە تا لە ڕۆژی 5 تەمموز لە هێرشی ئاسمانی فڕۆکە جەنجەکانی ڕژێمی فاشستی تورکیا و بە چاوساغی و سیخوڕی و خائینان و بەکرێ گیراوان لەگەڵ دوو لە هەڤاڵانی بەناوەکانی دەڤران و شاهین پەیوەستی کاروانی ڕێگای ئازادی بوون. هەڵمەت عاشقێکی سەرسەختی ژیان لە پایتەختی ئەنفالستان لە سوێسنان سەری خۆی هەڵگرت و ڕۆیشت بۆ دۆزینەوەی شارەیەک بۆ منداڵان. گاتا وتەکانی ڕێبەرەکەی گشت لەبەر بوو، هەردوو دەستی پڕ لە تیشکی خۆر بوو، لێو بە بزە هەردوو چاوی پڕ لە ئومێد بۆ دروستکردنی مرۆڤی کورد سەفەربەر بوو. دەیویست خەڵکی ئەم باشوورە لە کۆڵ بنێ، خۆرەتاییان نیشان بدات ئەو ئێوارە پڕ لە غەدرا. شاگوڵێکی ئەستێرەکان لە ئاسمانی قەندیل ڕژا بەمە شاری خۆوڵاتی دار و ڕووێکی مەزن دار بەڕێکی مەزن بڕا. بەمە شاری خۆوڵاتی دار بەڕێکی مەزن بڕا. دەستی ڤایرۆسی خیانەتکار بۆ دەستی داژیرکەرانمان بوو بە بێور و بوو بە مشار. جیڤارای مەزن دەفەرموێ ئەگەر دەفیشەکتان پێبوو یەکێکیان بە دوژمنەوەنێ، دەفیشەکیان بۆ خیانەتکار. دەفیشەکیان بۆ خیانەتکار.